تر ئەم بابەتە بەڕێسی واگەیلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە کاکی وا زۆر بەخێر بێت. دۆخەکە وای دەخواست کە لەم کاتەدا لەسەر ئەم ئاستە باڵایە پارتی وەکێتی کۆ ببنەوە. سڵاو لە ئێوە و لە بینەرانی ویسەرانی کوردستان 24 بێگومان ئەگەر سێری باردۆخەکە بکەین ئەمەی ئەمڕۆ لە عێراق دەگوزارێت یان ئەمەی کە دەسەڵاتدارانی بەغدا بەرامبەر هەرێمی کوردستان دەکەن بێگومان زوڵمێکی زۆر و ڕاستەوخۆیە لە هاوڵاتیانی کوردستان وەرتەوای پێکاتەکان. پارتی وێشێتی دوو هێزی کاریگەر و بەرپرسیارەتی مێژوویان لەسەرە، بەڵێ دۆخەکەوا دەخوازێت کە هەم پارتی وێشێتی لە ئاستی باڵادا کۆ ببنەوە گفتوگۆ بکەن ڕێگات چارەیەک دۆزنەوە هەم گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی کەس بکرێت بۆەوەی کورد یەک هەڵوێست بێت لە بەرامبەر بەغدا لە بەرامبەر ئەو زوڵمەی کە لە هاوڵاتیانی کوردستان یەک هەڵوێست بن بە تایبەت ئێستا پارتی وێکێتی. بەڵێ گەشتبینین و پێمان وایە کە ئەگەر دیقەتاندا بێت لەو چەند هەفتەیە ڕابردوودا ئەگەر هەڵوێستەکانی مانوەکو یەکش نەبوو بێت خەتابی ئەلامی مانوەکو یەکش نەبوو بێت بەڵام لێک نزیک بووین هەردووکمان ڕووبەڕووی ئەوستەمە بووینەتەوە کە لە بەغدا بەرامبەر ئێمە دەکرێت ئەمڕۆ کۆبوونەوەیکی گرنگ کە جەناوی سەرۆکیدا ئامادە دەبێت کاک بافڵ ئامادەیە لەسەر ئاستی باڵا هەردوو لایانی سیاسی بەشداری دەکەن بێگومانە گەشتبینین کە گەینە ئەوەی کە یەک هەڵوێستبین بەرامبەر بەغدا. باشە پێشتر لە بەغدا پارتی وێکێتی یەک هەڵوێست بوون یەکدەنگ بوون چی وای کرد لەم کۆتاییانەدا وانە بێت؟ ئێمە دوو هێزی جیاین دووبیرکردنەوەی جیامان هەیە بەڵام مێژوو ئەو ڕاستیمان پێ دەڵێت هەر کاتێک پارتی وێشێتی یەک هەڵوێست بوو بن یەکگرتوو بوو بن کورد سەرکەوتنی باشی بەرەستێناوە و دەستکەوتی باشمان هەبووە. هەر کاتێک ناکۆکی لە نێوان پارتی وێشێتی گەیبێت ئاستێک لە بەغدا هاو هەڵوێستنەوە بین میلەتەکەی ئێمە ئەزمونونەکەی ئێمە هەرێمەکەی ئێمە زەرەدی کردووە. بەڵام گەشتبینم لەوەی کە یعنی هەم باردۆخەکەوا دەخوازێت هەم هەردوو لامان لەو ئاستەدا بین کە هەز بە مەترسیەکان بکەین و هەز بەوە بکەین کە یەکڕێزی چەندە لە خزمەتی دۆزی ڕەوای گەلەکەماندا دەبێت. کاکیوە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ بۆ وەرگرتنی هەڵوێستێکی هاو بەشە یان وەکو کارتێکی فشار بەرامبەر بەغدا بەکاردەهێنرێت؟ نا کۆمەڵێک تەوەری گرنگکە بەڵام تەوەری سەرەکیان یەک هەڵوێستیە بەرامبەر بەغدا بۆی بگەینە چارەسەرێک نەکو کارتی فشار. یعنی خۆ ئێمە دەمانەوێت لەگەڵ بەغدا بە گفتوگۆ بگەینە چارەسەرێک کە مافە دەستوری یاساییەکانی ئێمە کەمترین مافە دەستوری یاساییەکانی ئێمە جێبەجێ بکرێت. کەواتە ئەمڕۆ هەڵوێستی هاوبەش لە نێوان یەکێتی و پارتیە بینین دوام کۆبوونەوەیە؟ پێم وایە و گەشتبینم بەوە. زۆر باشە. کورد دەتوانێت ئەگەر یەکدەنگ بێ بەم شێوەیە ئێستا کە دەیبینین لە بەغدا مافەکانی خۆی بەدەست بێنیان زۆر کورتی بکەمەوە بەوەی کە ئەم کۆبوونەوەی دەتوانێت هۆکار بێ بەوەی سبەی لە کۆبوونەوە ئەنجومەنی وەزیران بڕیار لەبارەی موچە بدرێت؟ من پێم وایە بەغدا لە باردۆخێکی زۆر خراپدا لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیپلۆماسیەوە لە ڕووی پەیوەندی ناوخۆی هێزەکانی شیعە و سوننە بەیەکەوە خاڵی بەهێزی ئەوان بەرامبەر ئێمە نەبوونی یەکڕێزیە بە دڵنیاییەوە خاڵی بەهێزی ئێمەش یەکڕێزی و یەک هەڵوێستیە. من زۆر دڵنیام کورد یەک هەڵوێست بێت بەغدا ناتوانێت بەردەوام بێت لەو سیاسەتی بەرامبەر ئێمە پیادەی دەکات. کاکیوە چەند گرنگە ئێستا ینی هەندێک بابەت وەلا بنرێت و زیاتر تەرکیز بخرێتە سەر هەڵوێستە نیشتیمانیەکان و یەکڕێزی لە بەغدا؟ من پێم وایە ئاساییەرە ئاسی ناوخۆدا ناکۆچیمان هەبێت ململانێمان هەبێت هەندێک گرفتمان هەبێت بەڵام ئەگەر هەڕەشە کەوتە سەر ئەزموونی هەرێمی کوردستان مافی هاوڵاتیان پێشێرکرا ئەوەی ئێستا بەغدادی کات پێم وایە بێ هەموو شتێک وەلا بردرێت لە پێناوی یەک هەڵوێستی و ڕوبەڕووبوونەوەی ئەو سیستەمەی کە لە خەڵکی کوردستان دەکەن لەگەڵ پارتی وێشێتی لە هەموو پێکهاتەکان. ئەم کۆبوونەوەی لەسەر ئاستێکی باڵا ئەنجام درراوە. ئەتوانێت ئەمە پەیامێک بگەێنێت بە بەغدا بەوەی کە ئەزانن کورد لە هەرێمی کوردستان ئیدی یەک هەڵوێستە و ئەو بڕیارانی تا ئێستا داویانە ناتوانن بەرداوامی پێ بدەن؟ من پێم وایە هەر خودی کۆبوونەوەکە یەک گەشتبینێک لای هاوڵاتی کورد دروست دەکات دوو پەیامێکی ڕوونە بۆ بەغدا و بۆ وڵاتانی هەرێمایەتی و بۆ دنیاش کە کورد دەکاتە هەستیارەکاندا دەتوانێت یەک هەڵوێست بێت. زۆر سپاس دەکەم بەڕێز هیوا گەیلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی زۆر بەخێر بێت. دەستخۆش.